قەبارەی ڕاستەقینە و ترسناکی چەکی ئەتۆمی مۆدرن لەوە زیاترە کە زۆربەی خەڵک دەتوانن بیریشی لێ بکەنەوە. چەکی ئەتۆمی ئەمڕۆ زۆر بەهێزترە لەوانەی لە جەنگی دووەمی جیهانیدا بەکارهێنراون. بۆ نمونە بۆمبی ئەتۆمی B-83 کە گەورەترینە لە جبەخانەی ئەمریکادا 80 هێندە بەهێزترە لەو بۆمبەی کە بەسەر هیرۆشیمادا خرایە خوارەوە. هەرچەنیا ئەم چەکە ئەتۆمیە ئەمریکا دەتوانێت تەواوی شارێکی وەکو پەکینی چین لەناو ببات و ملیۆنان کوژرا و برینداری لێ بکەوێتەوە. ئەمجارە بە وردی باس لەو موشک و بۆمبە ئەتۆمیانە دەکەین کە تا ئێستا زلهێزەکانی سەرهەسارەی زەوی پێی گەیشتوون. یەکێک لە بەهێزترین بۆمبی ئەتۆمی لە جیهاندا بریتیە لە B-83 کە کێشی نزیکەی 2400 کیلۆیە و درێژیەکەشی 3 مەتر و 7 سانتیمە کە ئەمەش یەکسانە بە قەبارەی ئۆتۆمبیلێکی یاسایی، بەڵام لە ناویدا هێزێکی وێرانکەر هەیە. B-83 بۆمبێکە پێویستی بە سیستەمی ڕێنماییکەر نییە تاوەکو هەڵبدرێت. بە واتایەی هەر لە فڕۆکەکەوە هەڵدەدرێت و پشت بە هێزی کێشکردنی زەوی دەبەستێت تاوەکو ئامانجەکەی لەسەر زەوی بپێکێت. ئەمە ڕەنگە ئاسایی بێتە بەرچاو، بەڵام وێرانکاریەکەی دروستی دەکات ئاسایی نابێت، بەڵکو هێندە کارە ساتبار دەبێت کە ناتوانیت وێنای بکەیت. ئەم بۆمبە وێرانکەرە لەلایەن فڕۆکەی B2 و B52 هەڵدەگیرێت. ناو بۆمبەکە نزیکەی 1.2 مێگا TNT تێدایە. بە جۆرێک ئەم بۆمبە 83 جار لەو بۆمبە بەهێزترە کە بەسەر شاری هیرۆشیمادا هەڵدرایە خوارەوە. بۆ ئەوەی وێنەکە لە لامان ڕوون بێتەوە، خەیاڵ بکە 1 ملیۆن TNT لە یەک خولەکدا بتەقێتەوە. بەڵام هەرەوەندە نییە، بەڵکو B-83 وا دیزاین کراوە کە بتوانێت بچێتە ناو قوڵایی زەوی پێش ئەوەی بتەقێتەوە. ئێستا بابزانین چەندێک لەم جۆرە چەکە ئێستا لە جیهاندا هەن. هەرچەندە ژمارە ڕاستیەکە تا ئێستا دزیان پێنەکراوە و نهێنین، بەڵام بە گوێرەی خەمڵاندنەکانی شارەزایان نزیکەی 650 بۆمبی ئەتۆمی B-83 لە جیهاندا هەن. لەو ژمارەیەش 200 دانەیان لە خزمەتی سەربازیدا چالاکن و ئامادەن. ئەم ژمارەیە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو ڕێککەوتنانەی لەبارەی چەکداماڵینی وڵاتان لە بۆمبی ئەتۆمی لە کەمیان داون، ئێستاش پلانێک هەیە بۆ ئەوەی ئەو ژمارانشی ماون خانە نشین بکرێن و لە کۆڵ بکرێنەوە. لەبری ئەوە بەنا ببرێت بۆ دروستکردنی ئەو چەکانەی ئەتۆمین، بەڵام هێزی وێرانکاریان لە چەکە تەقلیدیەکان کەمترە. بۆ ئەوەی بە تەواوەتی وێنەی وێرانکاریە و چەکە ئەتۆمیەمان بۆ دەرکەوێت، خەیاڵ بکە و چەکە لە ئاسمانی شاری پەکینی چین هەڵبدرێتە خوارەوە، بزانە چی ڕوودەدات. وێرانکاریەکە لە سەرەتای تەقینی چەکەکە بە شێوەیەکە کە 4 کیلۆمەتر 4 گۆشە لە دەوروبەری خۆی دەکات بە ئاگر و تەواوی شتەکانی ناوە و سنوورە لە نێو تەپات. ئەوە جیا لەوەی تەواوی ئەو بینا و باڵەخانانەی لە دووری 7 کیلۆمەتر لە شوێنی هەڵدانی بۆمبەکە هەن هەمویان دادەڕمێن. هەرەمەش نا، پەنجەرەی و ماڵ و باڵەخانانەشی 21 کیلۆمەتر لە شوێنەکەوە دوورن، ئەوانیش هەمویان دەشکێن. ئەو کەسانەی لە دووری 13 کیلۆمەتر لە شوێنەکە دەژین چیان لێ بەسەر دێت؟ لە ڕاستیدا ڕێژەی سوتاوی جەستەیان دەگاتە پلەی 3. لە گەری تەقینەوەی ئەو بۆمبە ئەوەی پەیوەستە بە ڕێژەی مردنەوە ئەوەیە کە دەمودەست نزیکەی 1.5 ملیۆن کەس گیان لە دەست دەدەن و نزیکەی 3 ملیۆن کەسیش بە سەختی بریندار دەبن. ئەمریکا لە ڕابردوودا نزیکەی 76 فڕۆکەی جۆری B-52 لە ئەرکدا بوو کە دەیانتوانی تا 8 بۆمبی B-83 هەڵبکرێن. بەڵام لە ساڵی 2010دا فەرماندەیی ناوەندی ئەمریکا بڕیاریدا بۆمبی ئەتۆمی B-83 لەو فڕۆکانە نەبەستێت، چونکە پێیوا بوو ئەو فڕۆکانە چیدی ناتوانن خۆیان لە سیستەمی بەرگری مۆدرنی دنیای ئەمڕۆدا ڕزگار بکەن و خۆیان لە مەترسیەکان بپارێزن. ئێستا تەنیا فڕۆکەی B2 دەتوانن بۆمبی بێڕادار و بۆمبی ئەتۆمی B-83 هەڵبکرێت. بە جۆرێک هەر فڕۆکەیەکی لەو چەشنە دەتوانێت نزیکەی 16 بۆمبی B-83 لەگەڵ خۆی هەڵبگرێت. لە مەشەوە وێرانکاریەکە تەنیا 1 بۆمب نییە، بەڵکو 16 بۆمب دەبێت. یەکێکی دیکە لەو بۆمبە ئەتۆمیانەی کە لە لیستی بۆمبە وێرانکاری ئەتۆمیەکاندایە ترایدنت 2 کە یەکێکە لە بۆمبە بەهێزەکانی بواری ئەتۆمی ئەمریکا و بەریتانیا.
جیاواز لە بۆمبی ئەتۆمی B83 ئەو بۆمبەی کە بەبێ ڕادار و ڕێنمایی دەر هەڵدەدرێت، ترایدنت 2 لە ژێر جەریاوە هەڵدەدرێت. ئەم بۆمبە نزیکەی 59,000 کیلۆ کێشەکەیەتی و نزیکەی 13 مەتر درێژە. ئەو کات دەتوانێت تا نزیکەی 12,000 کیلۆمەتر ئامانجەکەی بپێکێت. ئەمەش یارمەتی دەدات لە هەر شوێنێکی ئەم جیهانەوە لەو ژێردەریاییەی هەڵدەدرێت ئامانجەکەی بپێکێت. ئەوەی ئەم موشەکە ئەتۆمیەی زیاتر کاریگەرتر کردووە ئەوەیە کە لەسەر نوکی موشەکەکە خۆی چەند جۆرێکی دیکەی موشکی بچووکی سربەخۆ هەن کە دەتوانن هەر یەکە و چەند ئامانجێک بپێکن کە هەر موشکێکیان دەتوانێت 8 کڵاوەی ئەتۆمی هەڵبگرێت. واتە هێزی نزیکەی 30 ئەوەندەی ئەو بۆمبە ئەتۆمیەیە کە هیرۆشیمای پێ بۆمباران کرا. ئەمەش مانای وایە ئەم موشەکە کاتێک بەرەو ناوچەیەک ئاراستە دەکرێت، لەو ناوچەیەدا توانای هەیە چەند ئامانجێک لە یەک کاتدا بپێکێت و وێرانکاریەکی گەورە بنێتەوە کە ئەوسەریتی هەر نەبێت. لەگەڵەوەشدا سیستەمی ڕادار و GPS زۆر پێشکەوتووی پێوە بەستراوە. ئەم ترایدنت 2 لە ژێردەریایی ئۆهایۆی ئەمریکا بەستراوە و لە خزمەت هێزی دەریایی ئەمریکادایە. هەروەها هێزی دەریایی بەریتانیاش خاوەنی ئەم چەکەمە ترسیدارەیە. اینجا با بهێنینە پێشچاوی خۆمان. ئەگەر ئەم بۆمبە ئەتۆمی ئاراستەی مۆسکۆ بکرێت چی دەقەومێت؟ ئەگەر هەر 8 کڵاوە ئەتۆمیەکەی ئەو بۆمبە بەرەو مۆسکۆی پایتەختی ڕووسیا ئاراستە بکرێن، وەکەوە وایە 3.5 مێگاتۆن TNT بتەقێتەوە کە لە دوای تەقینی ئەو بڕا 10 کیلۆمەتری چوارگۆشە یەک پارچە دەبێتە ئاگر و هەموو شتێک لەگەڵ خۆی دەکات بە هەڵم. اینجا باڵەخانە و بینەکان لە دووری 11 کیلۆمەترەوە خاپور دەبن. ئاوکات ئەو خەڵکەی لە دووری 22 کیلۆمەترەوە بژیت تووشی سووتانی دەرەجە 3 دەبن. قوربانیەکانی بە جۆرێک دەبن هەر لە یەکەم چرکەی تەقینی بۆمبەکە 2,700,000 کەس گیان لە دەستەدەن و 4 ملیۆن و نیمیش بریندار دەبن. بەسەوەشتان بیر بێت ئەمە تەنیا یەک ترایدنت 2 ئەم کارە ساتە دەخولخێنێت لە کاتێکدا ئەمریکا خاوەنی 14 ژێردەریایی ئۆهایۆیە کە هەر یەک لەو ژێردەریاییانە دەتوانن 20 بۆمبی ئەتۆمی ترایدنت 2 هەڵبکرێن. ئەگەر موشکی هەموو ژێردەریاییەکانی ئۆهایۆ کۆ بکەینەوە دەبنە نزیکەی 280 بۆمبی ئەتۆمی ترایدنت 2 کە هەر یەکێکیان 8 کڵاوەی ئەتۆمی هەڵدەگرن و کێشیان 475 کیلۆ تۆنە، یەکسانە بە 2240 کڵاوەی ئەتۆمی کە ئەمەش یەکسانە بە 1064 مێگاتۆن TNT. ئەمەش یەکسانە بە 70,000 بۆمب کە هیرۆشیمای پێ بۆمباران کرا. ئەم بۆمبانەش لە جەریا و زەریاکاندا و لە ناو ژێردەریاییەکاندا ساز و ئامادەن بۆ هەر کاتێک کە بیانەوێت بەکاریان بهێنن. سێیەم بۆمبی ئەتۆمی وێرانکار DF-53ە. ئەو موشەکە دروستکراوی چینە و درێژی 32 مەترە و کێشەکەشی 183 تۆنە. سەرەتا لە ساڵی 1980 دروستکرا و تا ئێستاشی لەگەڵدا بێت بەهێزترین چەکی ئەتۆمی چینە. ئەو بۆمبە دەتوانرێت بۆ دووری 15,000 کیلۆمەتر بڕوات. ئەمەش مانای وایە دەتوانێت دەستی بە هەرچی ئامانجە بگات لەسەر ڕووی زەوی. ئەوەی وای کردووە موشەکە وەندە ترسێنەر بێتەوەیە. هاوشێوەی ئەو بۆمبانەی باسمانکردن دەتوانرێت زیاد لە 12 کڵاوەی ئەتۆمی هەڵبگرن کە هەر یەکێکی دەتوانێت 1 مێگاتۆن TNT هەڵبگرێت. بۆ ئەوەی لە هاوکێشەکە تێبگەین لەبیرت بێت ئەوەی بەسەر هیرۆشیمادا هەڵدرا تەنها 15 کیلۆ TNT بوو. بەمەش هەر کڵاوەیەکی ئەتۆمی کە لەسەر ئەو موشەکەیە 66 جار بەهێزترن. بۆیە ئەگەر ئەو 12 کڵاوە ئەتۆمیە بە یەک جار بۆ یەک شوێن ئاراستە بکرێن، هێزەکەیان 800 جار زیاترە لەو بۆمبەی ئاراستەی هیرۆشیما کرا. بە بزانی نەگەر ئەو بۆمبە ئاراستەی واشنگتۆن بکرێت چی دەقەومێت؟ یەک تۆپ ئاگر بە دووری 3 کیلۆمەتر چوارگۆشە ئەو ناوچەیە دەکات بە خەڵووس. هەروەها لە دووری 16 کیلۆمەترەوە دەتوانرێت ئەو باڵەخانە تەختی زەوی بکات کە هەن. هەروەها ئەو خەڵکەشی لە دووری 35 کیلۆمەترەوە نیشتەجێن بە سوتاوی ژمارە 3 دەسووتێنێت. هەروەها ئەوانشی لە چەند چرکەی سەرەتادا گیان لەدەستدەدەن دەگاتە نزیکە 1.5 ملیۆن کەس. ژمارەی ئەو موشەکانەی چین لەو جۆرە خاوەنداریەتیان دەکات دەگاتە نزیکەی 20 بۆ 30 دان. موشکی ئەتۆمی ژمارە 4 لە لیستەکەدا ڕووسیە و ناوی RC-6
کە ناتۆ بە موشکی شەیتانیش دەیناسێنێت. لە سەردەمی شەڕی سارددا ئەم موشەکە ناوبانگێکی زۆری هەبوو بۆ ئەوە دروستکرا تاوەکو بڕێکی زۆری کڵاوەی ئەتۆمی هەڵبگرێت و بۆ مەودایەکی دوور بڕوات. درێژەی ئەم موشەکە نزیکەی 32 مەترە و نزیکەی 209,000 کیلۆ کێشەکەیەتی. ئەم موشەکە دەتوانێت بۆ دووری 16,000 کیلۆمتر بڕوات. بە واتایەکی تر مۆسکۆ کوێی بوێت ئەم موشەکە دەیپێکێت و دەستی پێدەگات. ئەوەی موشەکە شەیتانیەکەی ئەوەندەی تر ترسناک کردووە تواناکەیەتی لە هەڵگرتنی کڵاوەی ئەتۆمی بە جۆرێک دەتوانێت 10 مێگاتۆن TNT هەڵبگرێت. ئەمەش 666 جار لەو بۆمبە بەهێزترە کە نرا بە هیرۆشیماوە. با بزانین ئەگەر موشکێکی وا لە سان فرانسیسکۆ بتەقێنرێتەوە چی ڕوودەدات. هەر لە یەکەم چرکەوە ئاگرێک دروست دەکات کە 30 کیلۆمەتر چوارگۆشە دادەپۆشێت. سەرجام ئەو بینایانەشی لە دووری 17 کیلۆمەترەوە هەن هەمویان تەختی زەوی دەبن. اینجا و کەسانەشی لە دووری 40 کیلۆمەترەوە دەژین تووشی سوتاوی جۆری 3 دەبن. قوربانیەکانیش بە جۆرێک دەبن ژمارەی کوژراوان دەگەنە 1 ملیۆن کەس. ئەمە تەنیا بە یەک موشک. لە کاتێکدا مۆسکۆ خاوەنی 46 موشکی لەو جۆرەیە. جا لە کۆتاییشدا بەهێزترین موشکی ئەتۆمی سەر ڕووی زەوی هەر لە رووسیایە و ناوی RS-28 سارماتە کە بە موشکی شەیتانی دوو ناوبانگی دەرکردووە. ئەم جۆرە موشەکە بۆ ئەوە دروستکرا تا ببێتە جێگرەوەی موشکی شەیتانی یەک. یەکێکی تر لە ئامانجەکانی دروستکردنی ئەوە بوو کە نەتوانرێت لەلایەن ڕادارەکانەوە ئاشکرا بکرێت. درێژی ئەم موشەکە 35 مەتر و 208 تۆن کێشەکەیەتی. توانای هەیە سیستەمی بەرگری ئاسمانی وڵاتان بە ئاسانی ببڕێت. بۆ مەودای زیاتر لە 18,000 کیلۆمەتر دەڕوات. ئەوەی ئەم موشەکەی زیاتر تۆقێنەر کردووە ئەوەیە دەتوانێت بە ئاسانی لە هەر شوێنێکەوە بیەوێت بردومان بکات و لە نزمی زۆریشەوە بردومان بکات. هەندێک راپۆرت دەڵێن ئەو موشەکە 50 مێگاتۆن TNT هەڵدەگرێت. با خەیاڵیەوە بکەین ئەو موشەکە لە نیویۆرک بتەقێتەوە چی ڕوودەدات. لەناو 5 کیلۆمەتر چوارگۆشەی هەموو شتێ دەسووتێنێت و لە دووری 26 کیلۆمەترەوە هەرچی بینایە دەیڕوخێنێت. هەروەها لە دووری 6 کیلۆمەترەوە خەڵکی تووشی سوتاوی جۆری 3 دەکات. پێدەچێت شۆکێنەر بێت بەڵام ئەم موشەکە دەتوانێت بە چەند خولەکێک 7 ملیۆن کەس بکوژێت.